ئێمە وەکو هۆڵی لە جوانی ڕۆژێکی ئازادی هەستین بە ئەنجامدانی سمینارێک لەژێر ناونیشانی کاردۆستێپ بە سەرپەرشتی یەکێتی لە جوانی ڕۆژێکی سلێمانی بۆ کۆمەڵێک پاڵەوان و کۆمەڵێک ڕاهێنەری سنووری پارێزگای سلێمانی بێگومان ئەم یاریەکە زۆر سوودبەخشە بۆ کەسانی کە کێش دابەزێنن کە چەوریە سوتێنن ئەتوانن بڵێم کە لایەنە تۆپەکان بۆیە ئێمەش ئەم هەلەمان قۆستەوانێ و هەستاین بە ئەنجامدامی ئەم سمینارە ئەم چالاکیە بۆ کۆمەڵێک ڕاهێنەر هیواداریم بتوانین سوودێکی لێ بین بتوانین سوادەیەکی لێ بکەن. هنا شوي من راهنرم مهنوري راهنركي للشجواني ولشركي لشار سليماني ممثلي أكاديمية هوك فيتنس للفرع سليماني عمره چالاكي من کرد لهولي آزادي جيم بسرپري چالاك كمان كارديوستيبا بسرپرشتي ماستر علي هوك بو عددێکی زۆر بەشدار بوو بەم چالاکیە بۆ سوودوەرگرتنە لەسەر ئەم تەمرینی کاردیۆستێپ ئینشاڵڵا بۆ داهاتوو چالاکیمان زۆر ئەبێ لەگەڵ ماستەر عەلی. ئەم چالاکی کاردیۆستێپە کە لەلایەن ڕاهێنەر کاپتن عەلی هۆک وترایەوە کە بە شێوەی نەزەری بە شێوەی عەمەلی بوو. ئێمە لێرەوە سپاسی یەکێتی لە ژوانی کورد سلێمانی ئەکەین لەقی سلێمانی و لیژنەی ئۆڵمپیک کە ڕێگەیان دەین کەم چالاکیە لێرە ئامادەکەین بۆ ڕاهێنەرانی شاری سلێمانی. چالاکیەکەش ناساندنی ئەم وەرزشەیە بە ڕاهێنەرەکانی شاری سلێمانی بوو ئەوەی کە بتوانن لە ناو هۆڵە وەرزشیەکانە ئەم چالاکیش وەکو وەرزشەکانی لە ژوانی و وەرزشەکانی تر لە ناو هۆڵەکانە ئەنجامی دەن.